خۆشی ڕەمپەمە یەکەم هەموو هەر بە تۆ جوانە خانوەکە و حەوشە و باخەکەم هەموو هەر بە تۆ جوانە خانوەکە و حەوشە و باخەکەم ئەزانی ڕەنگت وەک چییە وەکو ڕوومەتی مناڵە ئەزانی ڕەنگت وەک چییە وەکو ڕوومەتی مناڵە جوانی تۆ گوڵە باخەکەم بۆن خۆشی ڕەمپەمە یەکەم جوانی تۆ گوڵە باخەکەم بۆن خۆشی ڕەمپەمە یەکەم هەموو هەر بە تۆ جوانە خانوەکە و حەوشە و باخەکەم هەموو هەر بە تۆ جوانە خانوەکە و حەوشە و باخەکەم